خاڵی دووەم هاوسەرێک کە گوێڕایەڵت نییە. هیچ شتێک لە دنیادا خۆشەویستەکەم کەسەکەم بە ئەندازەی ئەوە ناڕەحەت نییە تۆ پیاوێکی داوێن پاک بە ئەخلاق هەموو هەوڵ و تێکۆشانی خۆت دەخەیتە کار بەخوا عەرەق دەڕێژی وەڵڵاهی مەینەتی دەچێژی بەخوا گەرما و سەرمای دنیا بە خەسار نادەی دەیتە دەرەوە زۆر جار تووشی بەردەمی دوو لە ڕوویەوە نامەردێک دەبی ئەبێ بەڵێی بۆ بکەی لە پێناوی ئەوەدا منداڵەکانت برسی نەبن لە پێناوی ئەوەدا خاتوونی ماڵەکەت نیگەران نەبێ بێجل و بەرگ نەبێ بێ خۆراک نەبێ محتاجی دەستی دراوسێ و خزم و کەسوکار نەبێ ژنێک لە ماڵەوە بە حەیا بە حورمات بەڕێز دڵسۆز بۆ مرد بۆ میوان بۆ منداڵ بۆ خزم و کەسوکار بۆ ماڵی خەسوو خەزوری خۆی هەموو مەینەتیەکی ئەو ماڵە قبوڵ دەکا لە کەسوکاری دابڕاوە لە باوک و دایک و برا و خوشکی دابڕاوە هاتووە لەگەڵ ئەم پیاوەیە ژیان دەکا منداڵی بۆ بەخێو دەکا دایانی مناڵێتی مامۆستای مناڵێتی شێفی بەلاشی ماڵێتی سفرەی ڕازاوە بۆ مێردە ڕادەخا ئەبێت لەو ئازارە ناڕەحەتتر هەبێ کاتێک کە پیاوەکەی دێتەوە وەکو پێویست ڕووی تێ نییە کە ڕووی لەگەڵ یا خۆش نییە کە قەدر و حرمەتی ئەو ماندووبوونەی نازانێ زۆر ناڕەحەتە کەچی سەیری قورئانکەن سوورەتی ئەنیسا ئایەتی 19 پەروەردگار لێرەشا دەفەرمێ وعاشروهن بالمعروف فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا الله أم قرآن شان بركته بس خۆزگە لێی وردبینەوە خۆزگە دەرسی ژیانی لێوەرگرین نەکەر بۆ دەنگ خۆشی بیخوێنینەوە ئای چەند خەفەتبارم خەریکە قورئان لە زۆر وڵات و لە وڵاتی ئێمەشە بەس بۆ مردووان دەخوێندرێ خەریکە کە گوێمان لە دەنگ و ئاوازی قورئانێک دەبێ بڵێنەوە تەعزیەکە لەکوێیە با بە قورئان بۆ زیندوانە بۆ دەرسی ژیانە بۆ کردنەوەی دەرگا داخراوەکانی ژیانە هەر بە دەنگی بەخوا بە کلیلی ئەم قورئانە ڕێگەی بەختەوەری دەکرێتەوە باب چینە خزمەت ئاەتەکە وشە بە وشەمانای بکەین وعاشروهن بالمعروف یەکەم جا پەروەردگار دەفەرمێ لەگەڵ هاوژینەکەتا بە جوانی ڕەفتار بکە ئەمە خاڵی یەکەمە لەگەڵ هاوژینەکەتا بە پێی شەریعەت بە پێی یاسا بە پێی عورفی جوانی کۆمەڵگا بە پێی بوون و توانای ئیداری و ماڵی خۆت ڕەفتار لەگەڵ هاوسەرەکەتا بکە ئەوەندەی بۆت دەکرێ وعاشروهن بالمعروف لەگەڵ هاوژینەکەتا بە سۆز بە میهرەبان بە ڕوو خۆش بە دەستی میهرەبانی بەسەرابێنە ئامێزی گەرم و گوڕی بۆ بکەوە قەدر و قیمەتی ماندووبوونی بزانە وعاشروهن بالمعروف ئێوە بە جوانترین شێواز بەوەی کەوا شەرعی خوای پەروەردگار لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مافی هاوسەرتی دیاری کردووە و ئەرکیشی خستووەتە سەرشان بەو شێوازە بە جوانترین شێوە ڕەفتار لەگەڵ هاوسەرتا بکە بەڵام فئین کەریهتموهن ئەمجا ئەگەر تۆ بە جوانترین شێوە ڕەفتار لەگەڵ هاوسەرتا کرد و ئەو وەکو پێویست نەبوو لەگەڵتا ئەمە زۆر گرنگە نەک کاردانەوە بێ یعنی کە هاوسەرت هەیە هاوسەری بۆی خراپە هەیە هاوسەری گوێڕایاڵی نییە هەیە هاوسەری بەدەمیەوە نییە لە ئەنجامی کاردانەوەدایە کاردانەوەی کردەوە خراپەکانی خۆیدایە کابرا ئەوەندە لەگەڵ خاوسەری خراپ بۆ ژنەکە گوێڕایاڵی نییە کەسێک ژنەکەی ئەوەندە نابەدڵی کردووە پیاوەکە وەکو پێویست لەگەڵی نییە نە کاردانەوە نەبێ کە تۆ بۆ هاوژینەکەت باش بووی بەڵام فەئین کەریهتموهن ئەگەر ڕوویدا ئەو هاوسەرە لەگەڵتا باش نەبوو لێرەشدا سەیری وشەی ئینکەن نەیفەرموو فەئیذا کەریهتموهن یعنی ئەگەر ئیذا بووە دەبوو ئیلا ڕوو بدا ڕۆژە لە ڕۆژان هاوسەرەکان بێدڵی یەکتر بکەن نە فەئین ئەگەر ئینە یعنی دەبێت ژیانی هاوسەری بێدڵیکردنی هاوسەر بۆ هاوسەرەکەی کەم بێ زۆر کەم بێ چاوەڕوان نەکراو بێ وەکو خوێیەکی کەمی ناو چێش دوا بێ نەک هەموو ڕۆژێ بێ ئەوە نابێ بۆیە قورئان نەیفەرموو فەئیذا کەریهتموهن فەرمووی فەئین کەریهتموهن ئەگەر ڕوویدا جاروبارێک هاوسەرت بێدڵی کردی فعسى أن تكرهوا شيئا لەو کاتەدا تۆ زۆر دڵگرانی بەڵام دڵنیا بە دەکرێ لەناو ئەو شتەدا کەوا تۆ پێی دڵگران و پێی نیگەرانی ويجعل الله فيه
خوای گەورە بیگێڕێ لەناو ئەو بێگوێییکردنەی هاوسەرتدا، لەناو ئەو دڵ ئازاردانەی هاوسەرتدا بۆ تۆ، لەناو ئەوەدا کە پستت دەکا، ئازارت دەدا، کۆمەڵە ڕەفتار دەنوێنە کە بە دڵی تۆ نییە، لەناو ئەوەدا فیهی خەیڕەن کەثیرا. سبحان الله کەثیرەشی ئەم جارە بۆ زیاد کرد. خەیڕەن کەثیرا، خێرێکی یەکجار زۆری بێسنووری تێدا بێ. بەخوا ڕەم بێ لە دوای کۆتایی تەمەنتە هەستی پێ بکەیت. هەندێکیان لەوە چێت لە قیامەتە هەستی پێ بکەیت. ئەگەر ئەم ڕەفتارە خراپەی هاوسەرن نەبووایە تۆ تووشی گرفتاری گەورە دەبووی. هەر نمونەیەکی سادە عەرزی جەنابتان کەم. تۆ کابرایەکی لە ماڵەوە حەزت لە خواردنی چەور و گۆشت و شتی بەلەزەت و ئەوانەیە. سبحان الله هاوسەرت بە پێچەوانەی تەبیعەتی تۆ حەزی لە خواردنی گۆشت و خواردنی چەوری و ئەمانە نییە. ئێتر ڕەم بێت جارجارێک بۆت بکە بەڵام هەموو کات سفرە بە دڵی تۆ ڕازاوە نییە. ئەگەر ڕۆژێ هاتیتەوە و تۆ زۆرت برسیە و خواردنەکان بە دڵی تۆنین، دڵنیا بە خێرێکی گەورە لەوەدا هەیە کە پەروەردگار وای کردووە ئەم خێزانەی تۆ لەم بابەتی دروستکردنی خواردن و چێژی خواردن و حەزکردن لە خواردندا بە دڵی تۆ نایەتەوە. ئەگەر هەموو ڕۆژێت جا بە دڵی جەنابەت ئەگە ئیمکانێتت هەیە گۆشتی چەور و بەز و ئەمانەت خواردایە، وەڵا برای ئێستا قەڵەو دەبووی، قەڵەویش بۆ خۆی نەخۆشیەکە. ئەوەی کە هاوسەرت وەکو پێویست هەموو ڕۆژە خواردنی خۆشی نەداوە بە تۆ، ئەوە خێرێکی گەورەی پێوەیە. خەیڕەن کەثیرا، تۆ لە قەڵەوی پارێزراوی، لە شەکرە و لە زەختی خوێن و لە فشاری خوێن و لە چەوری خوێن و ئەمانە هەموو خوا پاراستووی. بەخوا بە دڵی خۆت ئەوەندە تۆ نەوسن و ئەوی ژوابوویایە ئێستا هەردووکتان نەخۆش دەکەوتن. هەروەها جار هەیە تۆ لە هاوسەرت عاجزی، ئەڵی غیرەی زۆرە. زۆر پیا و ناڕەحەتە بەدەست غیرەی ژنەکەیەوە، یعنی غیرەیەکی لە ڕاددە بە دەری هەیە. گەیشتۆتە حەدێک کە لە کوردیا پێ دەڵێن دڵپیسی، تووشی دڵپیسی بووە. لێرەشدا نەیگەێنێ تەلاق، ئەمە زۆر ناڕەحەتە بۆ پیاو. یعنی حتا تەناسەی تەلەڤیزۆن کە ئەم چاوی لەسەرێتی فەقیرەوە هەواڵ دەخوێندرێتەوە مڵەدا خۆچی تەماشای کردووە. لەوە چێ ئافرەتێک هەموو وەکو خوشک و دایکی وایە مۆزەفە لە دایرەیە لە ژوورێکە 4-5 کەس بەیەکەون، ئەم دایمە متابعەیەکە داخۆ قسەیەکی لەگەڵا نەکردووە. ئەم پیاوەش بە تایبەت ئینسان کە خۆی پاک بوو زۆر ناڕەحەت دەبێت بەو غیرەیە. قورئان دەفەرمێ ئەمەش خەیڕەن کەثیرە، بەخوا خێرێکی زۆری تێدایە، چونکە خۆت پاکی، زۆر بەڕێز و بە حورمەتی، داوێن پاک و بە ئەخلاقی بۆ هاوژینەکەت باشی، دڵنیا بە دڵت بەمەش خۆش بێ. بەو غیرەیە کە گەیشتۆتە حەدی دڵپیسی دڵت هێشتا خۆش بێ. بۆ یەکەم نیشانەی ئەوەیە هاوژینەکەت لە دڵەوە عەشقی تۆیە، لە دڵەوە تۆی خۆش دەوێ. ئێمەش بەرەکەتە. یعنی ئەو کەسانی کە غیرەی زۆر لە هاوسەریان دەکەن نیشانەی ئەوەیە لە ڕاددە بە دەر هاوسەرەکەی خۆش دەوێ. ئەڵێ دەبێت ئەم هاوسەرە تەنها بۆ من بێ، لە ناخی دڵەوە عاشقی هاوسەرەکەیەتی، هۆگری هاوسەرەکەیەتی. بەخوا ئەمەش بەرەکەتی خوایە. دووەمیان دڵنیا بە خێرێکی گەورەی تێدایە. ئەگەر بێت و ئەم هاوسەرت ئەوەندە بە غیرە نەبووایە، غیرەی بەهێز نەبووایە، دڵی جەنابەت لێت پیس نەبووایە، ئەمە مرۆڤە. لەوە چێت جەنابەت زیاتر بکرایتایەوە لەگەڵ هەموو ئافرەتێکا مەرحەبایی و چاک و چۆنی و ئەمانت بکردایە، یا وەڵڵی براشید نەکەم ڕۆژێ لەوە ئەچێ خوا نەخواستە بترازایتایە، بترازایتایە، تووشی خیانەتی هاوسەری بووبووایە، تووشی تێکەڵاوی نامەحرەمێک ببوویتایە، تووشی ئابڕوچوون ببوویتایە. ئەم ئافرەتە کە ئەم غیرە بەهێزەی هەیە، خوای گەورە کردوویەتی بە مای پاراستنی تۆ. مەڵێ هەر زۆر ناڕەحەتم، خێرێکی لە پشتەوە ببینە، خێرێک لە پشتی ئەمەوە هەیە.